نابێت پانزە دانەیە پێوە پاڵەکەی ئێمە لەم پرۆژەیەمانە کار لەسەر دروستکردنی بیئارتۆنەکەین بە جۆری جیاواز بە قەبارەی جیاواز بە ڕەنگی جیاواز بۆ هاوڵاتیانی خۆشەویستیش لەسەر خواستی خۆیان چیان پێویست بێ ئێمە بۆیان دابینەکەین و بەدەر لە هاوڵاتیان بۆ ماڵ و باخچەکانیان ئێمە بۆ دام و دەستگاکانی حکوومەت بۆ شارەوانەکانیش بۆیان دابینەکەین. من چاودێری ئەم خەباتە ئەم ئیشانە ئەکەم لم و چەو و شیمەنتۆ ڕەنگەوە نابێ یەک نزم بێ یان یەک زیا بێ شیمەنتۆ یان ڕەنگ ئەبێ هەموو شتێک وەک خۆ بێ چگو ئەگەر ڕەنگەکان و یان شیمەنتۆ کێم و نزم ببێ ئەلە سەقەت دەبێ بیئارتۆنەکەمە. کارە ئەوەڵین بەشداری منجە نمایشگە بە سوورەتە ڕسمین و کارەکەم شامل و کاری سوختنگاری و همچنین سوفالگەرین. کاری سوختنگاری کاری تقریبا تامیواچمی مدرنن که شامل و طرحهای سفارشی پێسە پۆرترێ پێسە منزەرە و تەبیعەتی و هەر کارێتەریش کە قابل سفارش بۆ جە تەرەف و مشتری و ئێمە بە سوورەتە سفارشی گەرمێژ و ئەنجامش مەیەمێ. کارو ئەسڵی کاریش ما کارو دریمکەچێرین دریمکەچێر پێ ئەسڵیش بەرسی هەن و سرخپوستا و ئەمریکای جنوبین کە ئێمە ئامێنمێ ئی کارما مەسەڵەن ئیدەما گرتن جەینەکە واریشا جە دریمکەچێر واریشا وێمە ئامێنمێ چەنووسریە مەتریاڵە کوردی پێسە بەلووی پێسە هەناری پێسە چۆی ئینیشا قاتیما کردن کە مەسەڵەن بە فەرهەنگ و هۆرامانی نزیکتر بووە. Меня зовут Луиза. Мне очень понравилось тут находиться. Очень классное выступление сегодня было, очень классная атмосфера. Люди безумно красивые, безумно открытые. Спасибо большое организации за сегодняшний вечер. Нам очень понравилось. И друг от друга, и до за до. Окошко. У меня участие на императорском балу в виде коллекции небольшой, но высокой категории, высокого класса ткани, кутюр, пошив муляжным методом. Соответственно, принимайте нас, дорогие друзья. И в небе